خۆشەویستانی بەرنامەی خەڵوەت ئەمجارە لەگەڵ یەکێک لە شاعیرە زۆر جوانەکانی کورد خەڵوەت دەکەین و گفتوگۆ دەکەین و لەبارەی ژیان و بەشێ لە شارەکانیەوە دوێن. پێم خۆشە لە پەڕەگرافێکی دیوانی شازادە و شاعیر کە باس لە ژیانی نالیە ئەو شاعیرەتان پێ بناسێنم. دەڵێ لەوانە گەڕێ پرسیارێکە زەمانێکە دەمەوێت لێت بپرسم بڵێ بزانم چۆن لە وەلی دێوانە تێدەفکری وەک شاعیر و شتی تریش. ئەشهەدوو شاعیری چاک بوو، حەیف جوانە مەرگ بوو، ئەگینا شعری جوانتریشی دەنووسی. بەلای منەوە حاشا هەڵنەگرە بە وردی ئاگاداری ئەدەبیاتی فارسی بووە. عشقەکەیشی عشقێکی مەزنی خوایی بووە، بۆیە توانیویە سەبورانە ئەو هەموو لە خۆبردن و ئازار و مەینەتیە تەحەمل بکات. هەر ئەوەندە قوربان من بەودا ڕانەگەیشتوم، بەڵام لەوە دڵنیام جگە لە عیشقەکەی بە دوای پێگەیشتن و تێگەیشتنی خۆیدا بووە و گەڕاوە و بۆیشی ماندوو بووە لەو پێناوەدا. بەندە گەیشتمە سەر مەزاری حافزی شیرازی، لەوە دڵنیام وەلی دێوانە لە پێش مندا ڕۆیشتوەتە سەر مەزاری حافز. ئەگینا چۆن باسی دانانی دیوانەکەی دەکات کە مرد بیخەنە سەر مەزارەکەی تا خەڵک بیخوێننەوە. بە هەمان شێوە دیوانەکەی حافز بەسەر گۆڕەکەیەوە دانراوە. وەلی دێوانە یەکێکە لە شاعیرە زۆر جوانەکانی کورد، بەڵام بەداخەوە لە نێو میلەتەکەی خۆشیە شاعیرێکی گومنا و نەناسراوە. بە ئومێدیەوەی ئەم بەرنامەی خەڵوەت کڵاو ڕۆژنەیەک بێ، کلیلێک بێ بۆ ناساندنی دنیا جوانەکەی وەلی دێوانە. من ناڵێم دنیا عیرفانی یا عشقە مەجازیەکەی، با بزانین میوانەکەمان ئەو چۆن ئەناسێنێ. هەرچەندە ئێمە هەمومان وەلی دێوانەمان وەکو عاشقێکی دنیایی یا عاشقێکی مەجازی وێڵ بوو بە دوای شەمە ناسیوە، بەڵام لەم ڕۆمانەدا وەکو عاشقێکی ڕاستەقینەی خوا وەلی وێناکراوە و وەلیش ئاماژەیە بۆ دۆستی ڕاستەقینەی خوا. بەڕێز مامۆستا خوسرەوجاف، شاعیر و نووسەر لێکۆڵەری ئەدەبی، میوانی ئەم ئەڵقەی بەرنامەی خەڵوەت دەبێت. مامۆستایان زۆر زۆر سپاس، ئەم ئەڵقەی بەرنامەکەشت ڕازە. بەخێر بێن. وەلی دێوانە عاریف بووە وەلیەکی ڕاستەقینەی خوا بۆ یا عاشقێکی دنیایی و عاشقێکی مەجازی بووە؟ ڕاستت بێ وەلی دێوانە مەظلومترین شاعری دنیای کورد بووە. زوڵمێکی وای لێکراوە، بە قەناعەتی من زۆرتر خوێندەوارانەوە زوڵمیان لێ کردووە تا خەڵکە زۆرەکە. بۆ نمونە من لە زۆر خوێندەوارم بیسۆوتێتی وەلی دێوانە نەخوێندەوار بووە. باشە چۆن واڵی نەخوێندەوار بووە؟ تۆ شعرەکانی لە یەک داوەتەوە، تۆ هاتووی ئەو مفرداتانەی کەوا وەلی دێوانە لە شعرەکانی ئەوتوێتی خوێندەواری ئێستا نایزانێ. ئەوانەی کە بەکالۆریەس و ئەم هەموو دکتۆرایان یەدەکرا دەکێشن زۆربەیان ئەو مفرداتانە بخەیتە بەردەستی هیچی لێ تێ ناکات، نایزانێ. باشە 200 ساڵ لەمەوە بەر کابرایەک بێت ئەم موشە و واژانە بەکار ببە نەخوێندەوارە، یا من و تۆ نەخوێندەوارین کە دەڵێن وەلی دێوانە نەخوێندەوار بوو. جا باشە ڕۆحی بەردەفڕی شاعیرێکی وا مەزن ئەبێ چەندە ئازاردی دەبێ کە لە مەرگیشە میلەتەکەی خۆی زوڵمی لێ دەکات. لە ژیانە هیچ، لە ژیانە مەظلوم بووە، سەیر لەوایە لە مەرگیشە زوڵمی لێ دەکرێت. بۆیە ئەم حاڵەتە بۆ من بوو بە خولیایەک من بە دوای وەلی دێوانە بگەڕێم. پێش هەموو شتێک بە چیرۆکێکێ بیگەرمەوە. ئەم تابلۆیە کە دەیبینی پۆرترەی وەلی دێوانێ ئەو ئەسڵەکێتی بەو ڕاستەرەوە، ئەو سێ تابلۆ داستانی خۆی هەیە. کابرایەک هەبوو من کە گەڕامەوە بۆ وڵات هەشتا
هەفتاونەوە هەشتا لەگەڵ کابراایکی ئێرانیە ئاشنا بووم بە ناوی دکتۆر عەلی مینایی. عەلی مینایی سکرتێری حیزبی تودەی ئازەربایجان بوو لە سەردەمی شای ئەوسا. ئێدی یەکێک بوو لە ڕاکەرەکانەوانەی کە ڕایان کردبوو هاتبوون پەنایان بردۆ بەختیارەوە شاپور بڵێ نەک شاپور بەختیار نە تەیموری بەختیار تەیموری بەختیار کە لە شا یاخی بوو هەتا عێراق لەیرا ئێدی چەپ و ئەوانەی دەوڵەت بوون هەمووی لێر بوونەوە یەکێ لەوانە ئەو بوو. من بە بۆنەی یەکێک لەو کەسانەوە ئاشنا بووم لەگەڵیا سێم کرد هونەرمەندێکی بەرزە. وتم باشە بۆچی من ئیستیفادە لەم هونەرمەندە نەکەم، چون ئەو وەختەی هەر فکرم لە خودیام لە هی مەظلومێتی وەلی دیوانام بۆچی من نەکۆشم پۆرترێ ئەم شاعرە بکەم. کابرا زۆر خوێندەوار خوا هەڵناگرێ عەلی مینایی لەگەڵ یا مەوزوعەکەم باس کرد و چون بۆ خۆی کتێبێکی مسەوەری دروست کردبوو بە تورکی خۆی ئازەری بوو کە من ئەومە بینی خولیای وەلی دیوانە کەوتە سەرم کە کارێکی وا بکەم بۆی قانەعم کرد. باسی پۆرترەکەیم دەم و چایم کرد وتی من ناتوانم لە خۆمە بیکێشم هەڵسە بمبە بۆ ناو کەسوکاری ئەم کابرا کە تۆ دەڵێ و مەنتەقەکەش کە تیادا بووە یعنی ژینگە چون ئەو دوو عاملە هەمووی تەسیرە کاتە لەسەرەوەی کە ئینسان لە ژینگەیە کابێ تەسیرێکی مباشرە کاتە سەر سایکۆلۆجیەت و مەسایلی بایۆلۆجی و زۆر مەسایل. وتم باشە منیش هەڵم گرت هێنام بۆ ناو عەشیرەتی کەماڵەیی کەوا وەلی دیوانە کوڕی ئەو تیرەی جافەیە کە پێڵن کەماڵەیی ئێدی 10 و 15 و 16 و 20 کەس هێنا هەموویانی بینی چوونە مەنتقەکەیش ناوچەیەکەوە سەرەتا لە عمقی تاریخۆ هەر ئەوە هەواجێی هەوارگەی کەماڵەیەکان بووە. اینجا هاتینەوە 6 مانگی کێشە تا توانیمان ئەم پۆرترێ ئەنجام بدەین. واتە ئەمە لە ڕێی جەنابتەوە ئەتۆتە نێو ئەدەبیاتی ئێمەوە نەبوو پێش من ئەطلاق ئەبەدە. مامۆستا ئاماژەکان چی بوون کە وەلی ڕیشێکی یا قژێکی درێژ لوتێکی باریک چاوێکی مەستی ئەنی مەبەستمی ئەم پۆرترێتە ئێوە لە چه سەرچاوەیەک ئایا کەسوکارەکەی بەم شێوەیە بوون یا کەسوکارەکەی ئاماژەیان پێ کردو کە وەلی بەم جۆرە بووە؟ زۆربەی کەسوکاری بەو شێوەیە یعنی زۆربەیان ڕەقەڵن. ڕەقەڵەوەیە کە زۆرتر حاڵەتێکی لاواز و لەشێکی پێشەی و نەخشێک باڵابەرز و ئاوها ئەمەش وەلیش هەروە بووە ئەکسەریان بەو شکل و شەمایلە جگە لەوە حاڵەتی سۆفی گەرەکەی مەحرومێتەکەی لە دنیا بەدەرەکەی لە دەست و دەراژیانەکەی ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە وابێ جوانیشی کێشاوە و کابرا هەر حاڵ 6 مانگ من خۆمیش لەگەڵیا بوومە چون من دەستی شێوەکاریشم هەیە لە بەرێ بەشێکە لە کارەکانم بە هەر حاڵ هەر ئەوەمان نەکرد ئەو دوو تابلۆیش هەر کاری ئەوە ئەم کتێبەش کە ئەیبینی حاشیەکانی تەواوی ئیشی ئیزافە بۆ بڕێک تابلۆی تری ئەمانە هەمووی کاری دکتۆر عەلی مینایی بوو. عەلی مینایی بە تەمام بوون کە 20 تابلۆ ئەنجام بدا بەڵام لەو کاتا
نامەی وەرگردنی وەک پەناهەندە وەکو لاجێ لە ئەڵمانیاوە پێگەیشت بەڵێ عراقی بەجێ هێڵا و ڕۆیش بۆ ئەڵمانیا لەوێ دوای 2 ساڵ وەفاتی کرد ئەمە داستانی ئەو پۆرسێ ئەو تابلۆیە زۆر باش مامۆستا بە جەنابەت باست لە کەسوکاری وەلی دێوانە کرد خەڵکێکی زۆر تا ئێستا باواز لە شخصیاتی لەوەچێ هەر پێیان وایە کەسێک نەبووە بە ناوی وەلی دێوانە ئەو کاتە جەنابیش لە تەلەفۆنەکەدا وتت ئەگەر خزم و عیلەکەی بزان لەوەچێ لێت قبول نەکەن یا ئەمە جۆرێ لە جۆرەکان بە ناخۆش لێگە درێتەوە مەبەستمێ بۆچی خەڵکێک پێی وایە وەلی دێوانە بوونی نەبووە ئەگەر بوونیشی هەبوو بێ کەسێک نەبووە شاعیر بۆ بەڵکو شاعیرێکی تر بۆ لە پێناو زیادکردنی بەرهەمی شاعیرانی کورد هەستاوە دیوانێکی داناوە بەڵام خاوەنددارەتی وەلی دێوانەی پێبەخشیوە و توێتی کەسێکی ترمانە بۆ نای وەلی دێوانە بۆ ئەمە شیعرەکانی وەکێ ئەمە مەبەستمەوە ئەمە دیوانەکەی وەلی دێوانەیە ئەو دیوانە دایکم لەبەرێتی بە حیاتیەوەی نەبیدی لەبەری بوو پورەکانم لەبەری بوو ڕاستە ئەو قسانە قسەی مفتە دەیکەن 2000 خزمی هەیە کابرایەک لە ئۆفیسەکەی دانیشتووە لە سلێمانی واڵێ خۆگەر کەسوکاری بیان زانێ بە تێڵاوە چونە سەری هەر بە تێڵاوە ئەوە قسەی لە خۆیانەوە یاوەکو شارەکانی وەلی دێوانە کە پیرەمێد حتا ناوی ناپا پیرەمێد هەورامی نەزانیوە نەیزانی و هەورامی بخوێنێتەوە بەڵام مامۆستا مەولەوی و بێسارانی کردووە بە سۆرانی زۆر جوانیش کردووە کولی لە ئەحوال نەیزانیوە ئەوە مەگەر هاوکارێکی بگوێت وەیلا خۆی هەورامی نەزانیوە ئێستا مامۆستا بە بپرسین وەلی دێوانە خەڵکێک بە شاعیرێکی شوێن کەوتوی عەشقی حەقیقی شێت و شەیدای شەم بووە حتا لەم پێشەکی ئەم دیوانە ئاماژە بەوە کە داوای مەلایەک و چەند کەسێکی دڵسۆز کە ڕۆشتون وەلیان بینیوە لە هەنسک و گریان و کڕوزانەوەی خۆی بۆ شەم داوایان لە سەرۆک عەشیرەتی جاف کردووە کە بچێ بەڵکو مەخوات تکایە لە باوکی کچەکە بک بەهۆی ئەو جیاوازیە چینایەتی کە ئەم شوانێکی بێکەس بووە کچەیان پێنەداوە هێندەی تر وەلی لە نێو ئاگری عەشقی خۆی ئاسووتاوە ئەو مەسەلە دروستە کەوا خزم و کەسوکاری من ئەمەم لە باوکم بیستووە باوکیشم وتی کە لە کەریمبەگی جافی بیستووە کەریمبەگی جاف مامەی بوو مامەی وەلی دێوانە بووە مامەی باوکم بەڵێ بەڵێ لە حەزت دەفەرمووی کەوا شعرێکشی هەیە وەلی دێوانە خودسە و خەیاڵێ خودسە و خەیاڵێ ئای پەی خانە خاس خودسە و خەیاڵێ لە حەقیقەتا کەسوکاری وەلی دێوانە عەقڵەتی وەلی جاب و عەقڵەتی ئەوانی جاب بوو پێڵێن باشە تۆ بۆ نامەیە بۆ کێخەسەوبەگی گەورە نانووسی ئەویش مەجبورێکن کە نامەیەک بنووسێ نامەکەی بۆ نووسێ بەوشێ خودسە و خەیاڵێ خودسە و لەم دیوانە هەیە لە حەزەکەی جا کێخەسەوبەگیش باوکی شەم ئیجبارەکە کە وەلی بدەنێ بەڵام شەمی بدەنێ شەمی بێنن بەسەر ئەسپێکە وەلی کە تێ جڵەوی ئەسپەکە دەگرێ حاڵەتی جەزبەی لێ دێ شەم و ئەسپ و خەڵقەکە بەجێ هێڵە بەهەڕا دوای هەفتەیە وەلیان دۆزێتەوە ئەمە من لە باوکم بیستووە کەویش کەریمبەگ وتوێتی بینی کەریمبەگ و وەلی دێوانە هەمووی ڕەنگە 100 ساڵ بێکە زۆر نەبووە نسبەت بە 100 ساڵ بۆ گێڕانەوە شتێکی ئەوتۆ نییە جا لە حەقیقەتا وەلی دێوانە متەسەوفێکی زۆر زیرەک بووە زۆر لێ هاتوو بووە من لێرە هاتووم ڕۆشنبیری وەلی دێوانەم باس کردووە ئەو کەلیماتانەی وە ئەو وتێتی ئەو کەلیماتانەی کە لە فەرهەنگی تەسەوفە ئەو وشە واژانە ئێستا خوێندەواری کورد نایزانێت ئێستا نایزانێت من ئەمانەم هێناوە
باسم کردووە معانیەکانیشم لە یەک داوەتەوە کەوا مەبەست لەو کەلیمە چییە؟ ئێستا مەسەلەن ئەوە لێوە ئەوە مەیخانەیە ئەوە مەیە ئەوە ئەمانە هەمووی مفرداتی فەرهەنگی تەسەوفە بێگومان ڕاستە لە حدەدێکی ئەکسەری شوعەرای کلاسیکی ئێران ئەوەیان بەکار بردووە حتا وەکو مەحوی حتا وەکو مەولەوی تەواوی شوعەرای کلاسیکی کورد ئەو مفرداتیان بەکار بردووە. مامۆستا من ئەو دەستەواژانە منیش هاوڕام بۆنە مەی و ساقی و مەیخانە زۆر جار دەگوترێ مەی مەرگە و مەیگەڕ مەلەکول مەوتە و بۆ من ساقی گۆڕە و کۆمەڵێ لەم دەستەواژانە بۆ قەرینە بەکاردێن بەڵام من لە سلێمانی وتا هاتمە لێر دیوانی وەلی دێوانە مەخوێندەوە تا ڕادەیەک بۆنی تەسەوفیم نەبینی لە شێعرەکانی وەلی دێوانە ئەم پێ خۆشیانی کە جەنابەت دەڵێ وەلی دێوانە شاعیرێکی تەسەوفی بووە کامانن ئەو شێعرانەی کە بۆنی تەسەوفیان لێ بێ ئایا مناجات بێ وەسف و سەنای خوا و پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. کوڕی باش مەسەلەوە نییە کە باسی خوا و پێغەمبەر کامان بن چۆن بزانم وەلی دێوانە سۆفیەکی ئەم مفرداتە بۆ باسەکەم ئەوەڵەن ڕۆشنبیری وەلی دێوانە کەوتیانە نەخۆندەوانە ئەمە خاڵێکی ئەساسیە فەقرێکی ئەساس طبعا شێعردانان بۆ خۆی لووتکەی خوێندەواریە شێعردانان بۆ خۆی لووتکەی خوێندەواریە بە تایبەت 200 ساڵ پێش ئێستاش ئێدی ئەو زوڵمەیان لێ کردووە ئەمەیشە فەرهەنگی سۆفیگەریە لە حدەیەکی ئەمە یەک من هەموویشم نەکرد نەنووسیوە بەڵام ئەمانە هەمووی مفرداتی تەسەوفە وەلی دێوانە بەکاری بردووە. کاتە مامۆستا باشە بەڵێ کابرایەکی گەرمیانی نەخۆندەوار بە قەولی ئودەبای کورد من لە زۆریانم بیستەوە چێتی نەخۆندەوار تۆ نەخۆندەواری باشە تۆ ئەو شێعرانە ناخوێنیتەوە کەم کابرا چی وتووە ئەو مفرداتە لە یەک نادەیتەوە نەخۆندەوارێ چۆن ئەمان نازانێ من تەواوی ئەو مفرداتانی لە شارەکانی هەموویم دەرێناوە باسیشم کردووە بۆ خۆندەواری وەلی دێوانە جگە لە مفرداتی تەسەوف کابراایەکی وە هیچ معقول نییە کە عاشقە ڕوتەیەک بێ وەکو خەڵکەکە وا تەلەقیان کردووە ڕوتەیەک بێ بە دوای عاشقا بداتە ئەو کەژ و کێوە ئینسان کە لە دەور و بەری یاخی بوو هۆکاری هەیە و یاخی بوون یاخیبوون لە خۆیەوە سەر لە مێشک و ئاوزی ئینسانە سەر هەڵمادا وەختێک تۆ نەتوانی من استیعاب بکەی دەوروبەرەکەم من بە استیعاب بکەن هەروە بە شێتۆکەمدا بزانن تێم نەگەن چارەم چییە؟ چارەم ئەوەیە کە بەجێت بێڵم بڕۆمە جێگەیە هەر نەبێ وەک خۆم وابم. ئەم ناونیشانی یا سیفەتی دێوانەیە چێ مامۆستا داویانە تەپاڵ ئایا ئەمە هەڵبژاردەی خۆی بووە سی سەردەمەکەی بۆ یا ئێستا ئێمە ژیانی وەلی دێوانە ژیانێکی دێوانەیی بووە نسبەت بە دەوروبەرێکی متەوەحش دەوروبەرێکی ملهوڕی و زرتەزەلامی کابرایەک بێت بگاتە قەناعاتێکی دنیای ئەو پەڕی عمقی وجدانی و ئەخلاقی بە تاکید ئەبێ بە دێوانەی بزانن ئەلان مەسەلەن بڕە شێخەیە دێوانەی خۆی هەیە یعنی بڕە کەس تەبعەن ئەو دێوانانە ئەکسەریان ڕاست نین بەڵام دێوانە بوون ڕفتارە کردارە چۆنیەتی ژیانە پێڵێن دێوانە خۆی نەیوتووە من دێوانم. زۆر باش مامۆستا جەنابەت دەڵێ وەلی دێوانە لە عیشقی خوداییدا بێدەنگە سووتە وەک دەزانی بەشێکی زۆر لە سۆفیە مەزنەکان ناوێرن ڕاستەوخۆ خوا بدوێن و لە عیشقی خۆیان بدوێن بۆ خوا زۆربەیان کۆشاون دەستەگیرە پرد چوزانم بەڵگە بدۆزنەوە لە عیشقی خوای بدوێن
من کە دیم شەمی کرد بۆ دەستگیرەی خۆی وەک دەزانی چوار تەنیشتی ئەمڕۆ نەخوێنەواری بێسەوادی هێڵە دەکات بە تایبەتی چوار تەنیشتی وەلی پڕ بووە لە دڕایەتی و بیگرەوبەردەی خێڵایەتی مەبەستمەوەیە شەم بوونی هەبووە یام ئەوەی کە مەحبی لەیلا زۆر بەکارێنە گونجە لەیلایەکیش بوونی نەبوو بێت نالی مەحبوبە و حەبیبە زۆر بەکارێنە جەنابیش لە ڕۆمانەکە ئاماژ بەوەکەی کە ئەمە دەستگیرەیەک بووە بۆ گەشتن بە ئامانجی و حەقیقەتێکی باڵا کە بریت بووە لە عەشقێکی ئیلاهی و خوای شەم وەکو ئافرەتێک بوونی هەبووە شەم و وەلی دیوانە بەلای یەک مەلاوە خوێندویانە پێنج شەش مناڵی ورد بەلای ئەو مەلاوە خوێندویانە هەردووکیان خزمی یەک بوون ئامۆزایەک بوو لە یەک تیرە بوو لە یەک عەشیرەت بوو بەڵام ئەو سراعات و ململانێک کەوتە بینیانە وای بەسەر هات لە حەقیقەتە ئەمە واقعەتە ینی وەلی دیوانە موجودێکی بایۆلۆجی بووە موجود بووە خیاڵی نییە کێ وەلی دیوانە ئەکاتە ئەم وەلی دیوانەیەکە هەیە کام نووسەرم هەموو حەکیمە وایە مەی بینی لە کوردستانە هەبوو یا هەیە چی کامیان کەگە موجودیەتی خۆی نەبێت مەبەستم شەمە مامۆستا شەمیش بوونی هەبووە موجود بوو بەتاکید شەمیش موجود بە فەرموودەی ئێستا من لەم باسا کە باسی وەلی دیوانەی تیادایە تەواوی متەسەوفەکان هەمیشە دەستەگیریان بوو وەکو مەولانا جەلالدین ڕومی شەمسی تەبرێزی بەڵێ حافظ شیرازی شاخە نەبات فەخرەدینە عێراقی مرید و عاشقی بەهادینی مونتانی بووە بابەتایی هەمەدانی ئۆریان عاشقی و سەرسوپوردەی سەیبراکە بووە ئەو حەدەدینی کرمانی عاشق و سەرسوپوردەی ڕوکنەدینی سەجادی بووە بەس مامۆستا ئەمانە هەمویان دەستەگیرەکان ئەوەی پردەکان ڕەگەزی خۆی بووە نێرینە بووە مەولانا شەمسی کردووە مەولەوی شێخەکانی بیاری مەبەستمەوەیە بۆچی شەرت نییە نێرینە مامۆستا بۆچی نەگەینەوە قەناعەتەی کە وەلی دێوانە لە گەشتن بە خاڵێک کە بریتی بووە لە شەم لە عەشقێکی مەجازی دنیایی کە ویستویەتی خۆشەویستی خۆی دڵی خۆی هەستی خۆی بۆم ئافرەتە دەربڕێ سەرکەوتوو نەبووە نەیان هێشتۆ بە ئامانجی خۆی بگە ئیدی بەم پردا پەڕیوەتەوە بەرەو عەشقێکی حەقیقی و تەسەوف و خواناسی هەدوا بووە کاتە لە پێشە حەزێکی ڕەگەزیانە بووە خۆ ئەمە خزمیەک بوون ڕۆژانەیەک تریان بینیوە غاو خزمیەکون نزیک بوو هەوارگەکانیان نزیک بووە وەک یەک بە یەکۆ لەژێر یەک دەوارە دەرتیان خۆنتەوە بە لای مەلاوە ئەمە شتێک نییە کە دروستی کردبێ شەم مەوجود بووە کە مەوجود بووە کردێتە دەستەگیرە لە دواییە سەرەتا هیچ دوور نییە کە عەشقێکی گەنج بوو کە ئەنسان خۆ مەراحلە ژیانی کە ئەو قۆناغانە ئەبڕێ ئەگاتە عالەمێکی تر ئەکاتە دنیایەکی تر خۆ لە پڕ ئیدعای ئەوە ناکە کە هیچ کەسێک حافظ خۆ ئەوە نەبووە ئەم حافظەیە کە من تۆ دەیناسی زۆر باش مامۆستا مەبەستمەوەیە لە چەند سەرچاوەیەکە هەیە کە جیاوازیە چینایەتیەکان ئەم کوڕە هەژارێک و شوانکارەیەک ئەویش کچە دەوڵەمەندێک باز لەوە دەکرێت کە ئەمە بووەتە ڕێگر لەوەی کە شەم بۆ وەلی دێوان ئەمەدا یەک بوون هەموو هەردووکیان کاتە جیاوازی چینایەتی نەبووە ئەبەدەن هەردووکیان سەرخێڵ بوون ئەم کوڕی سەرخێڵێک بوو ئەو کوڕی سەرخێڵێک کچی سەرخێڵێک خزمیەک ئێستش خزمەکان بۆ بێنە بۆیرا هەم خزمی وەلی دێوان هەم خزمی شەم ئامۆژایەکن هەمویان تیری کەماڵەیی بوون بەس مامۆستا ئەگەر قەرارە وەلی دێوانە بە پردی شەما بپەڕێتەوە بەرەو عەشقێکی خوای بەڵام ئەبینین زۆربەی زۆری شعرەکانی هەر ناوی شەمی تایە
هەر بۆ نمونە هەر وەسف و سەنای شەمە بۆچی ئەو عەشقە دووەمینە کە بریتە لە عەشقی حەقیقی لە شیعرەکانیان ڕەنگی نەداوەتەوە واتە هەر ناوی شەم دێت و هەر خەیاڵی لای شەمە تۆ مەولانا شعرەکانی مەولانا خوێنی تۆ چی بۆش شەم چ تەبریزی دەڵێت دەخوێن تۆ بەڵێ لە چاویە قەترەیەکە لە دەریا ئەوەندە باسی شەمسەکە بە مەوجودیەتەوە بۆچی ئەو هەموو تۆمەتیان بە مەولانا کرد تۆمەتی هەتیوبازی بدعات خوانەناسی ئەنواش خەڵ تۆمەتیان پیا کرد بەڵام کوانەوانە ئەوە 1000 ساڵە مەولانا ماوە ساڵانە ساڵی 200 کتێب بە 200 لغەت لە دنیادا دەربارەی مەولانا دەنووسێ ئەوانە کوانوە ئەو تۆمەتانیان بە مەولاناوە چیان بەسەر لەم ڕۆمانەدا تۆ بەراوردی نێوان نالی و وەلی دێوانەکەی ینی دەڵێ قوربانگیان مەم کولێنەوە ئەوە عینی حەقیقەتە ئەم مەینەتە دووچاری بووم کەمێکی لە ئازارەکانی وەلی دێوانە کەمترە مەبەستە من نالی دەڵێ ئەو وێڵانی نێو دەشت و دەر و کێو و کەمەر بوو من وێڵان و سەرگەشتەی ناو شارانم نازانم کوێ نەریم و نازانم خەڵکی کام شار و دیارم میحنەتەکەی من و وەلی لە یەک دەچن عشق هەر عشقە وەک دەزانی عشقی ڕاستەقینە خۆ لە بیرکردنە بە زیندوی مردنە عەوداڵیە پەرێشان حاڵیە جیاوازی منێوان من و وەلی ئەو شاد و بەختەوەر بوو عشقەکەی من بەدبەخت و ناومێد و پەژمردەم ڕۆژانە لە گڕی خۆمدا دەبژێم و دەسووتێم سەرتا پێم خۆشە ئەم بەراوردەی نێوان نالی و وەلی لە ئاستی شعر و سەردەمەکەیانە بۆ یان بوونە بۆچی ئەم بەراوردەت کردووە جیاوازی بینی نالی و عشقی نالی و عشقی وەلی جیاوازە عشقی وەلی وا بوو کە دایکە و کێو ئەوە یەک دوو نالی لە چوارتەنیشتێکی معقولتر و خۆنەوارترا بووە نالی وەلیش لە چوارتەنیشتێکی پڕ لە وەحشەت و دەڕندەیی و تیرەبازی و خێڵەکی و شەڕەتفەنگ و تاڵانکردن و دزی و دەقەڵی و هەنوا ئەوشقاڵ ئەوە سیستەم و ئالێتی عەشایرە ئەو لە چوارتەنیشتێکی وا بووە نالیش لە پایتەختەکانە بووە لە شارەکانە بووە هەمیشە لە کۆمەلگایەک بووە کە بۆ خۆی کۆمەلگایەکی تێگەیشت و پێگەیشتوو بووە بە تەکید وەک وەلی نابێ زۆر باش مامۆستا نالی دەڵێ باز لەوە دەکات کە ئەو بەختەوەرترە جیاوازی نێوان من و وەلی ئەو شاد و بەختەوەر بوو عشقەکەی من بەدبەخت و ناومێد و پەژمردەم سەرنجامی هەردووکیان نەگەشتن بووە بە ویساڵی یار ئەم مەستورە بەجێڵێ بەرەو دیمەشق وەلی دێوانش دەبێت بەو وەلی دێوانەی کە ئێستا ئێمە باسیەکەین کە فیراق و دابڕانی لەگەڵ شەمە بۆ دروست بووە بۆچی نالی دەڵێ ئەو خۆشحاڵ و بەختەوەرتر بووە بەڵام من بەدبەختی و پەژمردەیی و کۆسکەوتوین بۆ ماوەتەوە وەختێک چوارتەنیشت و کۆمەلگا تۆ لەگەڵیان نەگونجێی بەڵام هێشتا کۆمەلگاکەی نالی باشتر بە خۆش ئێستا وات فەرموو کە کۆمەلگەی وەلی کۆمەلگەیەکی عەشایر و لادێنشین بووە ئیجازە بدە کۆمەلگای ئەو دابڕا لەو کۆمەلگا لەگەڵ ئاژێڵاژێ لەگەڵ حیوانات هەرجیان لە ئەشکەوت هەرجیان لەو دەرکەوتنەوە لە مرۆڤان حاڵیەکان بەختەوەریە بۆ خۆی قەسیدەیەک چییە کە دەربارەی ئاژێڵەکان قسە لەگەڵیانەکە پێم خۆشە دوایی بچینە خزمەتی ئەو قەسیدەی و هەم بیشی خوێنیتەوە هەم هەندێک بۆ بینەریشی ڕوونکەیتەوە ئەو تابلۆی بینی ئەو تابلۆ ئەوە تەسویری ئەوانە بکەن بەڵێ ئەو تابلۆ بینی ئەوە چوارتەنیشتی هەمووی ئاژێڵە لە حەزەیەکەی ئەوە قەسیدەیەکی دەربارەی ئاژێڵەکان قسە لەگەڵ ئاژێڵەکان ئاکا لە کاتێکا چوارتەنیشتی نالی چوارتەنیشتێکی ڕۆشنبیری و سەقافی و ڕۆشنبیری و مۆدێرن و ئەبعادەکانی معلومە نەشیاوە بۆ نالیکەوە لەو چوارچێوە بچێتە دەرێ ئیلا عەزابی ذاتی خۆی نەبێت ئیلا ئاگری دەرونی خۆی نەبێت پەلوپۆی بۆ جێگەی تر نەکوتاوە نەیتوانیوە دژ بە چوارتەنیشتەکەی خۆی ئەنگاو بنە مامەڵە بکە لەبەرەوەیش هەر نەگەڕایەوە کوردستان مامۆستا ئاستی زمانەوانی و
وشەی کوردی و یاریکردن بە وشە و بەڕستە وەلی دێوانە لە چه ئاستێکە ئەوەی کە جەنابتان هەم دیوانەکەیتان جارێکی ترسە لە نوێ کۆ کردوتەوە نووسیوە چاپ کردوتەوە تا ڕادەیەکی شارەزای ناوەڕۆک و زمان و تەکنیکی شارەکانی وەلی دێوانن لە ڕووی زمانەوە لە ڕووی بەکارهێنانی وشەی کوردیەوە وەلی لە چه ئاستێکدایە لە ئێستا باشتر بووە زۆر لە خوێندەوارانی ئێستا باشتر بووە وەک زانیاری وەک سەقافەت بەڵام ئەو دەم شێعر وتن لە جێی هەورامی بووە بەڵێ ئەگەر تۆ وەکوتم بێت ئەو مفرەداتخانەی کەوا من هەڵم بژاردەوە لە شارەکانی دەرمێناوە دنگ ئەو مفرەداتخانەی کە ئەو بەکاری بردووە ئێستا زۆر لە خوێندەوارانی ئێستا دەی تێناکەن نایدانن باشە کابرایەکی کە ڕەجافێ با بڵێ لەو بناری گەرمیانە ئەو کەلیمەتانە لەکوێ زانێ بەگزادەکان نەیانزانیوە مەلاوفەکەکان نەیانزانیوە وەلی دێوانە چۆن زانیوە لەکوێ زانیوە ئەگەر نەگەیشتێتە ئەو پلە و پایەی فکریە بەتەکید ئێستا ئەو تابلۆیە کە ئەیبینی ئەوە کەیان ئەوە دیوانەکەی هاوەها لەسەر گۆڕەکەی وەسیەتی خۆشیەتی بەڵێ خۆی واڵێ ئەگەر نەڕۆیشتێتە سەر گۆڕی حافظ تۆ ئەڵانە ڕۆیشتە سەر گۆڕی حافظ فاڵەگریتۆ وەنە دیوانەکەی لەوێ هاوە سەر سنگی گۆڕەکەیەوە تۆ لەوێ فاڵەگریتۆ وەلی دیوانە ئەو شارە بۆ خۆی ئەڵێ دیوانەکەم بخەنە سەر سنگی گۆڕەکەم نەنە لە گەرمیانێکی هەڵقرچاوی بێدەرەتانی 200 ساڵ پێش ئێستا کابرایەک بێت بەم شێوە بەو مفرەداتانەوە ئەم شعرانە بنووسێ پێڵە نەخوێندەوار تۆ نەخوێندەواری کە بەو ئەڵێ نەخوێندەوار تۆ ئەلەکی و مفتەکی تەوزیعەکەی تەوزیعی تانە و نەخوێندەواری بە یەکی وەک وەسیەتکردنی وەلی دێوانە بەوەی کە دیوانەکەی خۆی لەسەر گۆڕەکەی دابنرێتە عاشقانی و خوێنەرانی هەمیشە یادی وەلیان لە دڵا بێ لەسەر زمان بێ شعرە جوان و ناسکەکانی هەمیشە لە کۆڕی دڵداران و عاشقانە بوترێتەوە ئەمە شانازی بەخۆکردنە کە وەلی دوای ئەوەی سەردانی گۆڕ و مەزاری حافزی شیرازیەکە ئەمە مەبەستمەوەیە جۆرێکە لە بەخۆنازین و شانازی بەخۆکردن کە ئەویش ئەم وەسیەتەی کردووە بۆ دۆستانی جۆرێک بۆ لە سکاڵا چ سکاڵایە سکاڵایەکەوە بەو شێوە پێڵن دێوانە بەو شێوەی پێڵن شێتۆکە بەو شێوەی پێڵن عاشقە ڕووتە بەو سکاڵای لەوانە کردووە دەوروبەری پێی نەگەیشتوون بۆیە ئەسڵەن دیار و کەس و کاری بەجێ هێڵا ئەسڵەن ڕۆی چۆن ئەو دۆڵ و دەربەندانەی کە تێدا خەڵکێک لەوەشێ بلەم سەردەی مۆدێرنە و پێشکەوتنە ئەڵێ ئەم شتانەی کە ئێمە ئەم ڕۆی بینین مەبەستمە ئەگەر لە ڕابردووە بوو بێ لێ ئێستا شاوێنەکەی ببینینەوە خەڵکێک ئەڵێ معقول نییە نالی بۆ مەستورە شار بەدەر بێ گۆڕ بزر بێ بڕوا لە وڵاتی غەریبیدا بژی و بمری معقولە ئەڵێ بۆ شەمێک با شەم نەبێ یەکێکی دیکە بێ وەلی بداتە شاخ و کێ و لە خەڵک دوورکەوێتەوە خەڵک لەوەچێت لەمەوە ئەو سەردەمەش ئەم تێگەشتنەی بۆ دروست بووێ نازناوی دێوانەیاندا بێتە پاڵ نازانم بەبستمەوەی خەڵکێک با من پرسیارەکە بە شازێک هەرە خەڵکەی کە بە وەلی دێوانە ئەڵێ نەخوێندەوار هەرە خەڵکەی بەڵێ خۆر بێگومان هەر ئەو خەڵکەی کێم من مامۆستاکان ئەڵێم ئەوانەی ناویان ناوم ئەوانە وتیوانە نەخوێندەوارەوە لە نەخوێندەوارێکی بەدبەخت زانێ ئاستی خوێندەواری و نەخوێندەواری چییە کەواتە خوێندەوارت کە تۆ ئەمەت نووسیوە یا تۆ ئەماڵێ بە خۆت نەخوێندەواری لەبەری ناتووی شارەکانی وەلی دێوانە لە یەک بدەیت تۆ بزانی ئەمە شاری نەخوێندەوارە زۆر باش ئەو پلە و مفرەداتانە کە هەیە
هی کابراایکی نەخۆندەوارە پێم خۆشە بچینە خزمەتی ئەو شعرێک کە لە تابلۆکەیە گفتوگۆ لەگەڵ لەوە چێ وەلی گەشتوێتە ئاستێ یام ئەوەندە ئیتر سوتاوە لەوە چێ ئاژەڵەکان لە زمانی وەلی تێگەشتوێتن بە پێچوانەی مرۆڤەکانەوە من پێم خۆشە شعرەکە گەربی دۆزم منیش بە دوای ئەوەدا ئەگەڕام ئەگەر بیدۆزمەوە دەی ئەو گرنگ ئەوە مەسەلەی ئەوە نییە بەس مامۆستا بۆچی وەلی لێرە ئیتر بە کۆلێک گەشتۆتە بینە قاقەیەڵێ بە کۆی زوخاڵ بێت ماڵی باوکەکەت بە کۆی زوخاڵ بێت دایکت نابینا زوبانی لاڵ بێت کێڵەوەی دانی وەلی ئەی کێ دەڵێ مەبەسمە وەلی نەگەشتۆتە ئاستێکە کێ دەڵێ ئەوە هی وەلیە تۆ لە دیوانەکەی خۆتا جێت نەکردوێتەوە ئەوە ئەبەدا لەبەرەی پێت وایە هی وەلی نییە بەخێر بەتاکی زۆر بەتاکی زۆر شعر هەیە کەوالانی شاعر حتا بڕێ لە شعرەکانی نالی چی کە بە ناوی نالیوە هەیە وان نییە وان نییە ئەو نییە پێم خۆشە شارێکی وەلی دێوانە بخوێنینەوە بۆ بینەر و ئەگە پێویستیشی بەڕافە بەیام ئەو دەستەواژە و چەمکە تەسەوفی یام زمان بەکار هەر ئێستا بۆتە خوێنمەوە با تەوانم تابلوانم کردو هەمووی لەگەڵ هەر شارێکە و تابلۆیەک تا ڕادێ بۆ داناوە با جێی شعلەی شەمان بۆ بخێنمەوە بەڵێ بەس لە پێشە من ئەم شارانە نەم کتێبە کە شارەکانم لە یەک داوەتەوە کە ئەو وتیەتی لە یەکم داوەتەوە کە وەلی دێوانە حالە چی مەحنەتێکە با بڵێ سەردارتر بێت گر و گڵپەی شەمعی شەبستانی جیهان و ڕوون و تاریک ڕاستی ئەوە چ بریسکە و تریفەیەکەوە ئاسمانی ڕازاندووەتەوە و تەواوی خونچەی سەر چڵان دەمیان کردووەتەوە خەم تەلبەند بووە و لەبیر چووەتەوە دار و درەخت هەردوو خاک خۆڵ و لووتکە و دۆڵ و یاڵ و لاپاڵی لا نامۆ و ئاشنا کردووەتەوە ڕۆژی ڕۆشنا جەی شوعلەی جەی بەدر منیر چەرخی چوارەمە جەی شەوق جەمال ماه دوو هەفتەمە جەی تاقە مەحراب ئەبرۆ کەمانە جەی سەودای موژگان مەستە قەترانە کام توانە کام کەس کام دەڕ کام ملهوڕ دەتوانێت لە میحراب و ئاسانەی تۆدا سەری تەعزیم و نەوازشدا نەنوێنێتەوە نەڕوا بە چۆکە کام دەسەڵات ئەبرۆ کەمانی مانگی دوو هەفتە شێوەی تۆی دیبێ و ملکەتی ئەڤینی ڕاستەقینە نەبێت و سەرەولێژی نێو دۆڵی ستایش نەبێت جەی سیمە ئەلف نیگارن جەی زولفە کەمەن گوڵ و گوڵدارن جوانە و جوانیشت خوێندەوە درێژە بەڵێ جوان و جوانیشت خوێندەوە دەستەکانت خۆش بێ جا مامۆستا من لێرە هەر دوو بەیتی یەکەم داوەتەوە ڕاوەت مەبەستی چییە ئەوە نییە کە ئاشقەڕوتەیەک هەرەوەشکاڵێ سەری هینم بۆ تۆ دانەنوێنم ئەمە بەبەستی ئەگونجێ بەستی خوای گەورە بێت خدای گەورێت ئەم هەموو زەرافەتە کە تیادایە مەبەستی ئەزەلێتێکی یەکجار گەورەیە وەرە ئێستا زۆر کەسەیە ئەسڵ باوەڕی بەم مەسائلانە نییە و بە فیشقیات ێزانن لەبەرەوەی استیعابی ئەوە ناکە استیعابی ئەوە ناکە کە دنیایەکی ڕۆحانی لە عمقی هەر کەسێکا هەیە سا مسلمان بێ یا غەیری مسلمان بێ لەبەرەوەی ڕۆح مەوجودە ڕۆح کە مەوجود بوو
معنای ئەوەیە کە دنیایەکی تر مەوجودە ئێستا ناسبەی دوو سبەی من ڕۆمانێکم هەیە بە ناوی دەغدوو ئێسەوە تەرجمە بۆ زمانەکانی تر ژیان لە بەرزەخە ژیان لە بەرزەخە بەرزەخ ژیانێکە وەکو سەر زەوی بەڵام ژیانێکی ڕۆحیە لەسەر زەویە ئێمە ژیانێکی بایۆلۆجی ئەوی دەمەسەر لەوێرە ژیانێکی ڕۆحیە ئایا ڕۆحێکی تاوانکار پیاوکوژ دز دەخەڵ لەگەڵ ڕۆحێکی ستایشکەر و خزمەتی ئینسانکەر و بە ئیمان و بە وجدان و بە ئەخلاق هەردووکیان دەگەڕێنەوە بۆ لای خوا وەکو ئەم یعنی هەموو فەرعێ ئەگەڕێتەوە بۆ ئەسڵ کەواتە ڕۆح فەنا نییە فەنا نابێت ئیطلاق بەڵام ئەم ڕۆحە تاوانبارە و ئەم ڕۆحە بە ئیمانە هەردووکیان دەگەڕێنەوە بۆ ئەسڵ نەخێر لە بەرزەخە عەزاب هەیە عەزابەکە بەدەنی نییە عەزابەکە عەزابی ڕۆحە ئەبێ پاک بێتەوە بۆیە شاعیران هەمیشە سەرزەنش ڕۆحە ئەبێ بدرێ لە بێژنگ بۆ ئەوەی کەوێ قۆناغەکان ببڕێ بۆ ئەوەی بگاتە ئەسڵ ئەمە ئەم بیر و بۆچوونە زەرڕەیەک لە قورئان و دنیای ئیسلام لای نەداوە لام نەداوە بەڵام بە شێوەیەکی ڕۆمان بە شێوەیەکی ئەدەبی دادڕشتووە بەڵێ ئێدی ئەوە ئێستا تەرجمە بۆتە ئینگلیزی و ئەوەش لە دنیا خەریکە کرێتە فیلم بەهەرحاڵ وەلی دێوانە لەشی مردبوو یعنی ئەوەی وەکە ڕۆح سەفەری کردبووی بە تەواوەتی ئامادە بوو کەوا بڕوە ئێدی بەس خۆی لە شێرێکە ئەڵێ ئەڵێدی بەسمە تا ئێرا و بەس تا ئێرا و بەس و فێرن بە گەنجی مرد لە 32 ساڵی ئامردەوە خوا لێی خۆش بێ مامۆستا پێم خۆشە گەشتینە کۆتایی بەرنامەکە و هەم کە هیچنە کۆتایی باسی مەرگ و واتە ئامادەیی ڕوح دەرچوونی وەلی دێوانەیە بەرەو شوێنی ڕاستەقینەی خۆی و بەجێهێشتنی ئەم جەستەیە کە لەوەچێ بەز ئازار و میحنەت و دەربەدەری چەشت بێ پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە وەسیەتەکەی وەلی دێوانەوەی کە خۆی دەفەرمێ بیخوێنیتەوە بۆ بینەر چکە بەڕاستی لە تافەتێکی جوان و زەرافەتێکی جوانی تیا بەکارهێناوە و زۆریش جوان ئاماژەی پێکرد لاتە پێم وا بێ ئەگەر ئەمە تا مامۆستا چون من تای دۆزمەوە یاران وەختی بەرنامەکە دەڕوا بێ لاتان هەی شەمەوە شەو چرای شەوە هەی زێندەگی من هەی ڕۆح ڕەوان هەی گلارەکەی دیدەی بێخەوە هەی ئاهۆی مدبر نەسایە سڕکرد هەی هەوایەک بەرد لێڵاخان لەسەر هەی عنبەرین خاڵ سەوسەنە کڵاو هەی ڕۆشنایی سیا ماڵە جاف هەی من دێوانەی زڵفی خاکی تۆ هەی من پەروانەی پەرد و خاڵی تۆ زانی چی من ناتوانم ئەوەنە پێی ناڕەحەتە بم ناتوانم خەفەتی پێ خۆی مامۆستا ینی زوڵمێ لەم کابرا کراوە بەم هەموو عیباراتانەوە کە هەیە زوڵمەکە مامۆستا هیچ سەردەمی خۆی بووە یان ئێمە یان ئێستەیش ئێستا زۆرتر ئەو وەختە دنیایەکی وا نەبووە وەک ئێستا ئێستا تۆ باشە تۆ ئەم هەموو ئیمکانیاتن لە بەردەسە چۆن بە وەلی دێوانیاڵی نەخۆندەوە ئەمە سڵمێکی یەکجار گەورەیە ڕاستە مامۆستایان دەست خۆش بێ بە ئومێدەوەی ڕۆحی وەلی دێوانەی ئینشەڵا شاد و ئارام بێ و لە بەهشتی خوایە ئۆقرەی گرت بێ ئینشاءڵڵا و من سوپاسی بەڕێستەکەم بە ئومێدەوەی توانی بێتیشمان پێکەوە لەم بەرنمەیەدا زیاتر تۆز و غوبارێک لەسەر دنیا جوانەکەی وەلی دێوانە لەسەر کەسایەتیەکەی
لا بین و ئەو بەشێ لەو گومانانەش بڕەبێنینەوە کە لەسەر وەلی دێوانە هەیە. وڵی مامۆستا من دەستخۆشی لە گەنجێکی وەختەوە کەمکەوە سپاس کەوتیتە فکری ئەم بابەتانەوە ئەم بابەتانە ئەلعان لە عەقڵ و فکر و ئەندێشەی خۆدەوارانی ئێستا زۆر کەمە بەداخەوە خۆ حیزبەکان هەر مەپرسە لە دنیای ڕۆشنبیریوە 100% دوورن زۆر کەمیان کەوا فکر لەمانە دەکەنەوە فکر لەم توراسە لەم ئاسەوارە جوانانەی کە لە نێو ملەتەکەی ئێمە هەن بەداخەوە ئەگەر وا بڕوە بۆیە وەزعەکە ئاوهایە کە دنیای ڕۆشنبیری ئێستا پڕە لە ئاشوفتەگی پڕە لە نەداری پڕە لە هەژاری پڕە لە بێحسابی پڕە لە بێکتابی بەداخەوە ئەمە لە خۆڕان نییە لەبەرەوەی سەردەمدارانی ئێستای کورد گوێنادەنە دنیای ڕۆشنبیری ڕاستە بە هیچ وجه بەداخەوە ئەمە جێگەی داخە ئەمە جێگەی ئەوەیەکەوە کەوا بە خۆیان نابشت هەتا مامۆستا قسەیەک ژێ ئەڵێ شوێنی حوت دەریایە بەڕاستی کە بیرەکەیتەوە حاجی قادر و مەولانا خالید و نالی بۆچی شار بەدەر و ینی دەربەدەربوون لەبەرەوەی کە ڕێزیان نەگیراوەی کە گۆران ئەڵێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسی تا قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا ینی کۆمەڵگەی ئێمە ڕێزی خوێنەوار و ڕۆشنبیر و شاعیر و کەسایەتەکانی خۆی نەگرتەوە بۆیە لە ئەستەمبول و سنە و لە دیمەشق و لە بەغایە خۆیان دیتوێتەوە ئێمە ئێستا هەموو شێخینە سەر دەسەڵات و دەوڵەت و حیزبەکان هەر خۆشمان خۆمان بۆنا هەر خۆشمان ڕۆشنبیرەکان بوون من زۆرتر یەخێوانە کرد ئەو زوڵمە ئێمە لە خۆمانەیکەین بۆیە مەجال دراوە کە ئەوان هەرچی ئەوەتیان بێ بیڵێنیا بیکرد ئێمە خۆمان ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیر دەزانن بوونەتە ئاڵەتی دەستی حاڵەت لاحظە دەفەرمووی ئاڵەتی دەستی حاڵەت کە باشە ئەی خۆت چی؟ ئەی خۆت بۆ تێناکۆشی خۆت بۆ ناڵێ نەخێوان نییە من بەرامبەر حەقیقەتەڵم نەخێر هەر نەبێ لە بواری ڕۆشنبیریە کاکە ئەو میلەتەی لە زمانی ڕۆشنبیری نەزانێ هەزار ساڵی تر لە قۆناغێک و ناچێتە قۆناغێکی تر زۆر ڕاستە مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە ژاتمە کۆتای ئەڵقەی ئەم جارەمان کە قسەکردن بوو لەسەر یەکێ لە شاعیرە جوان و گومناوەکانی کورد بەداخەوە ئەویش وەلی دێوانەیە ڕەحمەتی خوای لێبێت تا بەیگەشتنەوەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ